بەرگری شارستانی سۆران پاڵەوانی خۆی بۆ ئەمساڵ دیاری کردو لە کفریش گەنجانی نیوە دامەزرا و گرت بوونەوە. سڵاوتان لەبێت. پرۆژەی دروستکردنی ڕێگای سەرەکی هەولێر بۆ کۆیە ئەگەر خێرێکی بۆ دانیشتوانی هەردوو لە هەبێت کە ماوەکانی هاتوچۆکردنیان بۆ کەم دەکاتەوە لە ڕێگاشدا سەلامەت دەبن، بەڵام وەک دەبینرێت دروستکردنی ئەم ڕێگایە لەلای کەس نەزانەوە شەڕێکی سەختی بۆ ژینگە ناوەتەوە و سەدانداری بەتەمەنی لە ڕێگەوە هەڵکێشاون. پەیامنەری 964 بە شێوەیەکی مەیدانی چۆتە ئەو شوێنەی کە دارەکانی لێ ناوبراون. دەبینێت بە سەدانداری بەتەمەن کە لە جۆری سنەوبەرن لەمبەر و ئەوبەری ئەو ڕێگا دروستکراوە کەوتون. شاڵاو کاوانی بەڕێوەبەری دارستان و پاوانی هەولێر بە 964 وت ئەوان لەگەڵ ئەو کۆمپانیای کاری دروستکردنی ڕێگاکە دەکات قسەیان کردووە و بەڵێنیان لێ وەرگرتووە کە قەرەبووی ئەو دارانە بکاتەوە. ژمارەیە گەنجی قەزای کفری سەریان لێ شێواوە و ماوەی ساڵێک زیاترە فەرمانی دامەزراندنیان بۆ دەرچووە، بەڵام تاوەکو ئێستا دەست بەکار نەبوون و ناژزانن لەکوێ دەوام بکەن. گەنجەکان ناویان لێ ناوە نیوە دامەزرا و ژمارەیان 168 کەسە. ئەمڕۆ بۆ ئەوەی لە حاڵ و چارەنووسی خۆیان بپرسن چوونە بەردەم ئیداری گەرمیان و گرت بوونەوە. ئومێدکەرم یەکێکە لەو گەنجانەوە بە 964 وت ئەنجومەنی وەزیران فەرمانی دامەزرانی بۆ دەرکردوین، بەڵام تا ئێستا هیچ شتێکمان پێ نەوتراوە و ناژزانین هۆکاری دواکەوتنی ئەم بابەتەی ئێمە چییە؟ مانگا و ئاژەڵی ماڵی دانیشتوانی ناحیەتەکەی هەراسان کردو و هەرچی بگاتە بەردەمیان پڕی دەدەنێ و دەیخۆن. تێکدانی باخچەکان و پیسکردنی ژینگەش بەهۆیانەوە لەولاوە بۆستێت. ئاکار عومەر دانیشتووی ناحیەتەکەی کاکەمەندە و بە 964 وت ناکرێت تۆ ئاژەڵ بۆ خۆت ڕابگریت و بەری برێتە سەر ژیانی ئەو خەڵکە و لە ئیسراحەتی کردوین. بەشێک لەو ئاژەڵانەی خواردنی سەرەکیان شوێنی فرەدانی خاشاکە بۆیە پێیان وایە گۆشت و شیرەکەی حرامە و ناخورێت. لەسەر ئەو کێشەیە خەڵکی تەکیە ئاسۆ مەولود بەڕێوەبەری باخچەکانی ناحیەکە بە 964 وت باخچەمان هەیە زیاتر لە 8 جار ئێمە کاری چاکردنەوەمان بۆ ئەنجام داوە، هەمووشی ئاژەڵی ماڵی تێکیان داوە. بەرگری شارستانی سۆران پاڵەوانی ساڵی بەڕێوەبەرایەتەکەی دیاری کردووە. یوسف سعدی وەک باشترین کارمەندی ساڵ دیاری کراوە. ئەو کارمەندە بە جۆرێک خەمخۆرە بۆ کارەکەی لە کاتی بوونی ڕووداوەکان ئەگەر لە ماڵەوەش بێ دەگەڕێتەوە دەوام. یوسف 20 ساڵە کارمەندی بەرگری شارستانی و هەرچەندە کارمەندە لە کارگێڕی بەرگری شارستانی و لە ئۆفیس دەوام دەکات، بەڵام لە هەموو کات و ڕووداوەکان بە مەیدانی ئامادەیە و لەکوێ ڕووداوێکە بێت ئەویش لەوەیە. یوسفی پاڵەوان بۆ 964 وتی هەرچەندە دڵخۆشم بەوەی وەک باشترین کارمەند دیاری کراوم، بەڵام ئەوە بە هاوکاری هاوپیشەکانمە و چەپڵە بەدەستێک لێ نادرێت. ئەوانیش وەک من ماندوو بوون. زۆر جاری ژیانم لە مەترسیدا بوو و ئەوان ڕزگاریان کردوم. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە بەڕێبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین ڕاگەیەنراوێکی بڵاوکرێتەوە تێیدا باز لەوە دەکات کە ناوتۆمارکردن لە دوو بەشیان دەبێت بە ئەلکترۆنی و ئەو کەسانی کە دەیانەوێت سەردانی ئەو دوو بەشە بکەن ئیتر دەبێت لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ڕۆژێک یا دوو ڕۆژ پێش ئەوە ناوی خۆیان تۆمار بکەن، اینجا سەردانی بەڕێوەبەرایەتی بکەن. ئەو دوو بەشەش بەشی مۆڵەت و هەروەها تۆماری ساڵیانەی ئۆتۆمبیلە. ئەم دوو بەشە ئەگەر دەتانەوێت سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ڕاپەڕین بکەن ببورن، دەتوانن سەردانی ماڵپەڕەکەیان بکەن، ماڵپەڕی هاتوچۆی ڕاپەڕین، لەوێ دەتوان ناوی خۆتان تۆمار بکەن و داواش لە کات لەو کەسانی کە سەردانیان دەکەن کە کارتی نیشتیمانی و کارتی زانیاری و ئەگەر پاسپۆرتیان هەیە لەگەڵ خۆیان بیبەن و دەبێت هەمویان نوسخەی ئەسڵی بێت و چونکە بە کۆپی کار ناکەن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.